لە کۆتاییدا چ هەیە بۆمان؟ سوپاستانەکەم دەستان خۆش بێ شەڵا ئیسفادەیەکمان گەیاند بێ ینی من عادەتەن ڕێ بەخۆمە دەم جارام سەر مقابلەیە چاوپێکەوتنێ بکەم تەنها بۆ ئەوەمە کە ئەگەر شتێکم کردی بێ خەڵک ئیسفادەمان لێ بکە وەکو تەجروبەیەک و پامێکمان گەیاند بێ ئینشاڵڵا. باشە چیت هەیە بۆ گەنجانی دواتر کە دێن لەوانەیە شوێنی ئێوەمانان بگرێنەوە؟ من یەک شتێکت پێ بڵێم بڵێ یعنی کەس بەدیلی کەس نییە هەموو کەس ئێستا مەسەنوە چەند بانخوازەیە زۆر من ینی بانخواز و مامۆستایانم هەموو جار تعبیرێکم بە میوە قەیسی و هەڵوژە و سێ و وەنێم پرتەقاڵ و هەریەکە و بۆن و بەرا و ڕەنگی خۆی هەیە و هەریەکە و فیتامینی خۆی هەیە وەنیە بانخوازانی جوان مامۆستا بەلا محەممەد فایق شارە زووری مامۆستا فارش فاتە شارستانی و مامۆستا شێرزاد و حاجی کاڕان دوو تا دەبراهێت هەریەک بەرو بەرامی خۆیە هەیە لە دەنگی من مرتاحە هەیە لە وتاری من مرتاحە هەشل بە من بەو بێ جۆ لە من نەگرێ طبيعية وەک پرتەقاڵەکە هذه پرتەقاڵ نییە لای من زۆر ئاساییە من بە کەمی نازانم لەبەرەوە ینی ئێمە من هیوادارم ئەو خەڵکی کە حبی دینی تایە ینی لە ناخەوە حەزی بە خزمەتە نەترسێ لە هیچ یەک نیەتی بۆ خوابێ ئەو گەنجە قەت نیەتی نەگۆڕێ باشە دوو هیچ نەترسێ لەوەی کە بڵێ ناتوانم ئەو بەتەکیید خۆیان مەسەرەن تۆ 10,000 تێ توانین بەقەدە 10,000 ئیشکەی یەکێکی تر دە دەفتەریە بەقەدە دەفتەرەکە ئیشەکە بە جۆرێک توانای خۆت خزمەتی کۆمەلگا و دینەکەت